دوای ئەوەی دوێنێ دووشەممە نێچیروان بارزانی وەک سەرۆکی نوێی هەرێم سوێندی یاسایی خوارد و ئەمڕۆژ مەسرور بارزانی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت ڕاستپێردرا لە شەقامی سلێمانیدا کاردانەوەی جیاجیای لێکەوتەوە. هاوڵاتیانی شاری سلێمانی بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر ئەوەی کە ئایا سەرکردایەتی و حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ئەتوانن دۆخی هەرێمەکە بەرەو باشتر بەرن یان نا. لە ئەزەڵی دروستبوونی حکوومەتی کوردیەوە هەتا وەکو ئێستا هیچ گۆڕانکاریەکمان نەدیوە. ئەمە هەر پیشەوەرین هەر ڕۆژ بە ڕۆژ کەسابەت و ئیشکردن بەرەو غەرقبوونە ڕۆ هیچی کرد. تەسەوریش ناکەم هیچ گۆڕانکاریەک دروست بووە. هیچ گۆڕانکاریە ناکرێت بەس دەموچاوێک لاچوو و دەموچاوێتر هاتوو بڵێن ئەویان کوردەواری بۆ ئەمیان تۆزە بڵێن مۆدەترە و تاواژینە هیچ گۆڕانکاری شتیانی ژینە یەک عقلێتەوە یەک قسەکردنەوەی هەر گۆڕانکاریش بڕوا ناکەم دروست هیچ دروست نابێت. ئومێدێکی زۆرمان پێ هەیە لەبەرەوە جەنابی کاک مەسرور بەرزانی کەسێکی بەهێزە لە ڕووی ئیداریە و لە ڕووی ئەمنیە و لە ڕووی داراییەوە. هەروەها با جەنابی کاک دێشەروان بەرزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورە دەبێت بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە و کابینەی تازە. هەندێکیش پێیان وایە کێشەی نێوان حزبەکان و بەتایبەتی یەکێتی و پارتی و پرسی پارێزگاری کەرکووک ڕێگرن لەوەی کاری جدی بکرێت بۆ باشترکردنی ژیانی خەڵک. بە ئومێدم کە گۆڕانکاریشی باش دروست بێت لە هەرێمی کوردستان و تەواوی عێراقدا، بەڵام جارێ زووە بۆ ئەوەی کە بڕیار بین جارێ ڕێکەوتنێکی زۆر گرنگمەوە ئەویش جارێک لایکردنەوەی پارێزگاری کەرکووکە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوەیان چ یەکێتی بە چ پارتی بێ. پێم وایە هاوسەنگی و هێز لە هەرێمی کوردستانە ڕەنگە ئەو دوو لایەنە سیاسی هاوکێشەکە یەکلایی بکەنەوانێ و خودی دانانی پارێزگای کەرکووکیش ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی باش ئەبێت لە هەر لایەکیان بێت هەنگاوێکی باشە بۆ ئیشکردن لەسەر هەرێمی کوردستان. بەدەنگی 87 پەرلەمانتار مەسرور بارزانی ڕاستپێردرا بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم کە بڕیار وایە هەر یەک لە یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان تێیدا بەشدار بن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.